حەزەکەم نمونەی جنابی باوکە کە بەئەزام حەڤە ساڵ لە جێگەیە کەوت ڕۆژە لە ڕۆژان جەڵدەلی یان نەیوت ئەیوت ئەم باری ڕەحمەتە کە خوا یاوێتی بەسەری منە چەندێک کە باوکە کەسێکی نەخوێنەوار بووە یعنی خوێندنی نەکردووە بەڵام چەندێک ڕەوشتەکانی پێ تیا ڕنگاوەتەوە نمونەیەکی باوکمان بباست ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە سونەتەکانی زیینوکەینەوە خۆشمان بوێت محبەتی زیاد کا لە دڵمانە. بسم الله الرحمن الرحيم يخوى بخير بن سلسم اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم براكم يخوى بخير بن يادي مولود يخوى لكل مسلمان جهان بتايبتي كردستان شيمان بيروز به خوي تعالى مفقتنك براكم يادي أو باسي أو براسي خوي تعالى وصفي كردو بأيما وصفناك بو باشتين شد بۆ ئەوەی کە بەڕاستی دوای ڕێبازەشینەکەی بکەوین زیندووکردنەوەی سونەتەکانێتی زیندووکردنەوەی ئەو ڕێبازەیە کە لەسەر ڕۆشتەوە بۆ ئێمە جێهێشتووە کە جیل بە جیل هاتووە گەیشتووە دەست ئێمە ئیسلامە پیرۆزە باشترینشت ئەوەیە بەڕاستی سونەتەکانی جێبەجێ بکەین لەگەڵ ئەوەیشە زۆر سڵاوات لە دیاری پێ سەلەم بین بەڕاستی هەر کەسێ فێر ببێ سڵاوات لە دیاری پێ سەلەم باتوو يعني بك بنمونا لبتايبتي لشواني جمعة صلوات لدياري بيان صاصا براسي خويكي آرام خوش يبيت براسي دل آرام أكاتوا يخوى بخيبه كاك شيخ إسماعيل بس صلواتك كرد صلوات كيش حلك يعني هست كردون مشكلة نار حتيد بطاقتيد هم يحل بيت نمولد لا يا هم يحلك أرى والله من نبي بوا خمس چندین جار أوم تاقي كردوته أر والله غملابة أر والله براسي كيش كان بشارة سلكا أر والله خوي تعالى لبرخاتي خوش شيء أبي أمانة صلى الله عليه وسلم هالشي مشاكل لسه لا أباد بشرت تو راس جويانا صلاة ولا دياري بيان صلى الله عليه وسلم بي الراس جويانا خوش بي راس جويانا دوي سنة كاني بكيت وري بازكي جيب جيبك شو سنة زياتر دوباره بيته ولا جياني شيء إسماعيل والله سنة كان الحمد لله زورن سنة كان أويكا براسي إنسان بينصاصم أفرمي أجت إيوا بيتو حج صدقيك تان كرد خيرك تان دسجيلك صحابة كان لنا برسي أي بيغمري إخوة إما ناتواني صدقة بكين ناتواني خير بكين متيان بينصاصم فرمي خندم كان برامبر مسلمانان روتان خوش بيا برامبر المسلمانان براسي تو كسك أبيني برويكي خوش ونيتك بو خوا بيه برويكي خوش وبيشوازي لي بكيتو بدمي وبتشي لبرخاتي إخوة أو سنتي جوري وبينصاصم بيخوش خوي تعالى زوري بيخوش أمتي في غمر صلى الله عليه وسلم يكبيكي هر هموي للسنتكاني لأخلاقي لهالسكوتي ما مضي في وسلم براسي سودي باشي بيني وبوتا عاملي خير بو خوي وبو خلقيش بوتا كسيكي باشو صالح يتر علاقي بخينواري نخينواري ونبوا حزكم نموني جنابي باوكك وأزم حفصها لجيجيا كوت ڕۆژە لە ڕۆژان جەڵدەلی یان نەیوت ئەیوت ئەم باری ڕەحمەتە کە خوا یاوێتی بەسەری منە چەندێک کە باوکە کەسێکی نەخوێنەوار بووە یعنی خوێندنی نەکردووە بەڵام چەندێک ڕەوشتەکانی پێ سەلەم تیا ڕنگاوەتەوە نمونەیەکی باوکمان بباست مامۆستای بەڕێز باوکم خوا لێی خۆش بێ لەگەڵ مردووی هەمومانە ئینشاءالله هەموو لایەک باوکم بەڕاستی ئەو ڕەوشت و ئەخلاقی کە هەیە بوو لەو نەخوێنەوار بوو هەموو ڕەوشت و ئەخلاقێکی بەڕاستی سونەتیان نەبوو یەکێ لەوانەی کە بەڕاستی بەدەم خەڵکەوە چوونی پیان ساسەمە فەرمێ ئێوە بەدەم خەڵکەوە بچن بەدەم مسلمانان بچن باوکم هەتاکو توانا و تااقەتی هەبوو توانای هەبوو لە جێگایان نەبوو بەدەم خەڵکەوە چوو بەکردار بەدەم خەڵکەوە چوو بەڵام کاتێکی کە لە جێگایە بوو بە گفتار بەدەم خەڵکەوە چوو هەچ کەسێ بەهاتایە بەڕاستی نسیحەت و ئامۆژگاری خێری ئەکرد بۆ ئەوەی بەڕاستی أي بيان صاصا مواي في خوشة دينا كمان وامان في الله إيمج بيلا سأوري بازبي يعني خوێنەوار و نەخوێنەوار ئەتوانێت سونەتەکانی ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم هەمووی جێبەجێ بەتاشید خوێنەوار و نەخوێنەوار کەسمان زۆرە لە ڕابردووە پێشینانمان خۆ هەمویان خوێنەوار نەبوون سونەتی پیان صلی الله علیه و سلم زیندوو کردووەتەوە بەڕاستی کە ئەخلاقی پێغەمبەرانە بۆ کەسمان هەبووە بەڕاستی لەو دی ئێمە تکیە مامۆستایەکی بەڕێز على حتى بيلاوي لبيان نبوة بيلاوي لبيان نبوة جوتي بيلاوي عن بكريو بو مزجوتك بيلاوي كاني بستو ببشتيوا وتيانا قربان تو بو بيلاوي أنا بكرنا يعني
پێتی ئەخ ئەو پێڵاوانم بۆ ڕێگەی ئیش و کاری خۆم نەکڕاوە بۆم بۆ ڕێگەی مزگەوت کڕاوە بۆم گوناحە بەکاری بێنم بەڕاستی ئەمانە ئینتر بەڕاستی بەدەمچوونی ئەوسای خەڵکی ئەوسا بەدەمچوونی خەڵک بەڕاستی هەموو سونەتیانە بوو هەمووی سونەتیانە بوو خەڵک بەدەم یەکەوە چوون بە گرفتی یەکەوە چوون چارەسەی کێشە مەشاکیلی خەڵکیانە کرد لە خۆشیەکانە لە ناخۆشیەکانە الحەمدوللا هەمووی ئیسلام چۆنی داوا کرد و سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆنی داوا کرد ئەوە جیان کرد یەکەم جار چوویتە ڕەوزەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەستێکی زۆر خۆش خۆزگەم بۆ کەسەی یەکێتەوێ خۆزگەم بەو کەسەی بەڕاستی ڕێگەیەکێتە ئەو جێگە پیرۆزە خۆزگەم بەو کەسەی ئەچێتە ئەوی و خوای تەعالی ئیمانی پێ بەخشێت و ناگەڕێتەوە عاقبەت خێریەکە ئینشاءالله خوای تەعالی هەموو لایەکمان موفەقکە خوا بۆ خاتی ئیسمی عەظەمی بۆ خاتی گەورەی خۆی بۆ خاتی یەکەیەکە ناوە جوانەکانی خۆی بۆ خاتی زاتی پاکی ئەم ڕۆژگاری ئەم ڕۆمان بۆ بگۆڕێ بە باشتر لەدەست ئەم ناڕەحەتی و گرفتارەی ئەم میلەتی تێکەوتووە لێ ڕزگار ببێ ئینشاءالله خوای تەعالی بمانگێڕێتەوە سەر دینەکەی خۆی مامۆستای بەڕێز خەڵک ئەمڕۆ بەڕاستی نیەتی گۆڕاوە ئەگە نیەتەکانمان ڕاستکەینەوە بۆ خوا بەڕاستی هەموو کارێکمان چاکە بێ هەموو شتێکمان چاکە بێ بەڵام بەڕاستی ئەمڕۆ نیەتەکان گۆڕاون خوای تەعالی ڕەحممان پێ بکە و نیەتەکانمان بگێڕێتەوە بۆ ئەو بەرنامەی کە خۆی ئەیەوێت چاوەڕێی شەفاعەتی ڕەسوڵ الله کەی لە مەحشەرا ئینشاءالله من زۆر خۆم بە گوناهە بارەزانم زۆر تاوان و گوناه هەمەیە مامۆستا بەڵام لەگەڵ ئەو هەموو تاوانەیە ئومێدم زۆرە خوای تەعالی فەرمێ من لەگەڵ ئومێدی عەبدەکانم چ ئومێدیشیان هەبێ من لەگەڵ ئەو ئومێدە من ئومێدم زۆرە ئینشاءالله خوای تەعالی بەر شەفاعەتی ئەو پێغەمبەر نازانمەکە صلی الله علیه وسلم